من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەناوی خوای بەخشندەی میهرەبان لە چوارچێوەی جێبەجێکردنی پرۆژەکانی مانگی ڕەمەزانی پیرۆز دەستگای خێرخوازی بەخشین بەردەوامە لە بەسەرکردنەوەی هەژاران و نەداران و منداڵانی بێباو. ئەمڕۆ لە قەزای شارە زوور لە هەڵەبجەی تازە 100 خانەوادەی هەژار و نەدار بەسەر دەکەینەوە و بەدابەشکردنی بەشە خۆراک بەسەریاندا مێت دەکەین هاوکاری و کۆمەچەکانی ئێوە تۆزێک دڵیان خۆش بکات و بەشێک لە مەنێتەکانیان کەم کاتەوە. چەند ساتێک لەگەڵمانن. خوا پێغەمبەر بگاتە فریاتان و بێوەیتان کاو خوای ئێوەش پایەدار کاو هەر سەرکەوتوتان کاو خوایە بۆ خاتری گەورەی خۆی ڕێستان بوێ هەموو کاتێ ئەم شتە بێن بۆ فەقیر و فەقرا. وەڵاهی زەرورە وەڵاهی هی وایە هیچیان نییە برنجی باغی نێبی خۆ من حاڵی حازر خۆمان هەر برنجی باغیشمان لە عەرەبانەکان ئەسێنمەی خۆم بە گەورەی خۆ. وەڵای دەستخۆشی بەرنامەکەتان لێەکەین کە هین وایە محتاجەوە دبێ ڕۆنوە کیلۆیە برنج لەم ڕەمەزانەیە زۆر دەستخۆشی بەرنامەکەتان لێەکەین کە یارمەتی ئەم فەقیر و هەژارەتانداوە دەستخۆشی بەرنامەکەتان لێەکەین مەمنونی بەرنامەکەتانین زۆر یەخوا یارمەتیتان بدە خوای گەورە یارمەتی هەتایە یارمەتیتان بدات. وەڵا زەرور زۆر ئەم دیاریە بۆ ئەوانە ئەوە زەرورە ئەتر لەوە زەرورتر نییە بەخوایەکیان من خۆم ئەم پیاوانەیە زانم کوڕێکم هەیە هەر شتێکە هێزی نەمردیە بەخ هەر ئەو کوڕە و کچێکی شمەیە ئەرە بەخوا دەستخۆشی بەرنامەکەتان لێەکەین و یاخوا خوای گەورە یارمەتیتاندا و لەمە سەرکەوتوترتان بخات. برای بام خوازانە خۆم کچێم کەس نیە یارمەتیمادا ئێوە خوانەوێ بە قوربانتان زۆر 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 سپاستانەکەم بەخسینەکەم خوا گەورەکە ئیسەڵا سەرکەوتیتانکە یاڕەبی هەر سەرکەوتیتانکە یاڕەبی هەردیەوەی خوازانە دەنگە مەعاشمێ قەرزەکەمەوە بەلێ کەس نییە ئەو خوانەوێ ئێوەنێ کەس نیە یارمەتیمدا هەر خوامەیە ئەیتە کەس نیە دینارمە ئەو مەعاشە 150 ئەزا 120 لەخوا بەجای 150 حەمد سەنا بۆ خوا حەمد سەنا بۆ قاپی ئێوەش یاخوا هەر سەرکەوتوو بوون و خوای گەورە لێتان وەزیاکا و خوا بێوەیتانکە برای باو پورە ئەرە بەخوا ئیسەوە زامە پڕ ئەم خانۆ پارەی ئەمدەنی یاخوا هەر سەرکەوتوو بوون ئەو لای خواگم نایە حەجێکە بۆ خۆتانەیکەن. خوا قەزا بخالێن خوای گەورە پاداشتان بداتەوە خوای گەورە دەستی بەخشنی نەوڕێ زۆر سپاسی تۆ ئەەکەم نیمامەسە لقمانەکە هێمەتان کردە سەر ماڵی هەتووتان کردە سەر ئەگەر ئەمە نوێ بەخوا من نەموو بیسێنم خانەکەش خۆ بۆ کردوم خوای گەورە پاداشتان بداتەوە زۆر زۆر مەمنونتانم ئەتان دەمە دەستی ئەو خوای گەورە پاداشتان بداتەوە مامەساکە خوای گەورە بێوەیتانکە خوای گەورە لە بەڵام سوێلاتاندا لەبەر خاتری ئەم مانگی ڕەمەزانە وەڵای ئیتر نەزانم بێژم تا چەند واتیە من ئەو نەزانم ئەتان دەمە دەستی خوای گەورە پاداشتان بداتەوە خوای گەورە مەحفوظتانکە چاوتان وا فەقیرە یەکە من خۆم ئیستا خۆ ئەزانی خۆ خانوو بۆ دوخواست کردم خۆم ئێستا هەتیوبارم 450 مەیە زایفەن باوکیان بۆ قوڕانی تۆ خوای گەورە پاداشتان داتەوە وەڵا ئەوە چ لە ماڵمانەوە ئیسا هاتم خۆم لای مامۆستا لقمان خۆم نووستا ئێستا دووکە تەلەفۆنیان بۆ کردم ئەتان دەمە دەستی خوای گەورە مەحفوظتانکە مامۆستا ڕێبوار خوای گەورە چاکەتان بداتەوە من ناتوانم چاکەی دەمە خوا بیداتەوە زۆر مەمنونیشتانم. دەستخۆشی بەرنامەکەتان لێەکەین و زۆر سوپاستان دەکەین زۆر پێشحاڵین و لە یارمەتی فەقیر و هەژاران دەین دەستخۆشی لێ ئێوەش دەمون لە بەرنامەی بەخشین دەیان جار یارمەتیان دای پشت بە خوای گەورە و هیوادارم ئینشەڵا سەرکەوتوو بوون و زۆر سپاستان دەکەم و خوای گەورە سەربەرزی دنیا و قیامەتتان کات. وەڵای زۆر زۆر دڵمان پێ خۆشە لەبەرەوەی خەڵکی فەقیر زۆرە هیوایە احتیاجە بۆ دەبێت بۆ دیناری پارەی پێ نێبیستێنێ و زۆر سپاستان دەکەم ئینشەڵا شاد و سەرکەوتوو یار دەستخۆشیتان لێەکەم لەو کەسانێک کە یارمەتی دەنەدا خوا ئێوەش وەڵی سەرکەوتێک خوا پاداشتان بداتەوە هیچ چاکەکاران ون نەکات خوا و پێغەمبەر یارمەتی ئێوەش با و دەستخۆشیتان لێ ئەوە تەمە نەفەسم وەڵڵاهی زەرورە هەتا بێژی زەرورە ئیستا من خۆم کەمەندانێکم هەیە
هەردوو قاچی بەلاتیرە بەخواوە سێ زەلامی خەمە ناو سیارم ئاوای خوا یارمەتیتان بڵاو دەستخۆشیدانی یەکەم خوا چاکە چاکەگارانم نەکە وڵی زەرورە زۆر مامۆستا خەڵ دەستی ناڕوا هەیە هیچی نییە ئیزە من خۆم حەوزەر خێزانم بێ 220,000 معاشەکەم ئەو کەمەندامەیە لە ماغالەمایە تقریبا 7 ملیۆن ناتە سەری خەڵ دەستخۆشیم هەیە بۆ بەرنامەی بەخشین کە پێشوازی لە ڕەمەزانەکەن بە شێوازێکی زۆر جوان بۆ فەقیران کە یارمەتی ئەم لێ قۆما و فەقیرانە ئەدەنە و شتانە زۆر زۆر پێویستە لە کاتی ڕەمەزانانە پێداویستی ڕەمەزان هەموو ئەو شتانەی کە تایەتی ئەو شتانە کە زۆر پێویستە بۆ خەڵکی فەقیر و هەژار زۆر خۆشە کاتێک لە کە کەسێک نەبوو نەبێ و کەسێک یارمەتی ئەدا وەکو وایە کە بەهەشتێک لە دنیا ببینێت وەکو بەهەشتی دنیا وایە بۆ ئەو فەقیرانە بەخشین زۆر جێدەسی دیارە لە هەموو لایەکۆ زۆر یارمەتی فەقیر و هەژاری داوە و زۆر کەسی بێ باوک و فەقیری بەسەر کردوێتەوە و ئافرەتی لێ قۆماوی بەسەر کردوێتەوە و خۆی کردو بە کەس و کاری ئەم لێ قۆماوانە و یارمەتی هەموو ئەم فەقیرانەی داوە خوای گەورەیان لێ ڕازی بێ و نمونەیان زۆر بێ ئیشەڵڵا خوای گەورە پاداشتیان باتەوە لەم ڕەمەزانە کە پێشوازیان لە ڕەمەزان کردووە و دەستخۆشیان لێکەین و نمونەیان زۆر بێ ئیشەڵڵا وەڵا تا ڕادەیەکی زۆر زۆر بگرە وەکو وایە کە یعنی ڕەمەزانەکەی تر وەکو وایە کە خوای گەورە هینێکی کرد بێیتت بۆ یارمەتی ڕەمەزانە ئەمە ئەگەر ئەوە نەبێیتر بە تەئەکیدە و فەقیرانە ناتوانن بەربان بکەن و ناتوانن شێوی پارشێویان هەبێ بەس ئەوە زۆر گەورەیە ئەوە بۆ ڕەمەزان زۆر زۆرە بۆ کەسە فەقیرانە وەڵا دەستخۆشیم هەیە و نمونەیان زۆر بێ ئیشەڵڵا و خوای گەورە سەدەوەنیان داتێ و بتوان یارمەتی فەقیر و هەژار دەن و بوون بە باوکی فەقیر و هەژار و بێ باوکەکان و زۆر جێدەستیان دیارە و ئەوان نەبنە و فەقیرانش ناتوانن ژیان بەرنەسەر چونکە ژیانی فەقیر زۆر قورسە. سەرەتا بەناوی خوای گەورە و مێرەبان پێشەکی بە خێراتنی کەناڵە جوانەکەی پەیام مستافە خۆشەویستەکەی دەستگای بەخشینی خێرخوازی دەکەم بۆ دەڤەرەکەمان خێرخوازانی خۆشەویست هەرو خۆتان دەزانن دەستگای بەخشینی خێرخوازی و کوونەریتی خۆی هەژاران لە هەر کوێ بوون ئەوان لەوێن ئێستا خۆشبەختانە ئێمە وەکو نووسینگەی قەزای شارە زوری هەڵەبجەی تازە ئەمڕۆ بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز هەستاین بە دابەشکردنی 100 کارتۆن خۆراک بەسەر هەژارانی دەڤەرەکە ئەوانی کە ناونووسمان کردوون سوودمەند بن لەم پرۆژەی خێرخوازی مانگی ڕەمەزانی پیرۆز بێ باوکان هەژاران ئەوانەی کە دەستیان کورتە ناوێکی زۆر لای ئەمە نووسراوە بەڵام هاتوین ئەوانەی کە زۆر پێویست و زۆر نەدارن خۆزگە بمان توانای زیاتر هاوکاریان بکەین تواناکەی ئەمە هەر ئەوەنەیە لە هەر شارێک بە گوێرەی ئەو ناوانی کە نووسراوە هاوکاریان بین دووبارە لێرە بە خێرخوازان دەڵێم دڵخۆش من بە هاوکاریەکانتان ئەوە هاوکاریەکانی ئێوە ئێمە دەتوانین بەردەوام بین ئەگەر هاوکاریەکانی ئەو بەردەوام بێت دڵنیا بن ئێمەش بەردەوام دەبین خێرخوازانی خۆشەویستەوە هاوکاریەکانی ئێوەیە دڵی هەژارانی ئەم هەرێمی کوردستانە دڵخۆش دەکەن لە مانگی ڕەمەزانە ئەم پرۆژەیە کە پێی هەستاوین بە ئومێدی ئەوەی بتوانین هەژارانی شوەک و خەڵکانێکی تر ئەگەر بە شێوەیەکی کەمیش بێت لە ئازارەکانیان تۆزێکەم بکەینەوە و خەڵکانی تر سفریان ڕازاوە بێ دووبارە داوا لە خێرخوازانەکەین هاوکارمان بن هاوکاریەکانی ئێوەی ئێمە دەتوانی بەردەوام بین. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین
0 960 11 13 0 960 35 0 750 723 25 55. ئەمڕۆژ هاوکاری و کۆمەچی و دەستباریەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست لە قەزای شارەزور بۆ مای دڵخۆشکردنی 100 خانەوادەی هەژار و نەدار و منداڵی بێباوە. بۆیە هەر کات ئێوە ئەبەخشن بیر لەوە بکەنەوە سفرەی ماڵانێک ئاوەدان دەکەنەوە کە ڕەنگە پێویستیان بە دەبێت ڕۆن یاخود کیلویەک شەکر بێ یاخود کیلوە برنج بێ. بۆیە هەمیشە بیر لەوە بکەنەوە کاتێک ئەبەخشن خەڵکانێک دڵخۆش دەکەن، خەڵکانێک ئاسوودە ئەکەن، سفرەی خەڵکانێک دەڕازێننەوە کە ڕەنگە زۆر پێویستیان بەوە بێت دەستی هاوکاری و کۆمەچی و میهرەبانی ئێوەی ئازیز و خۆشەویست بیانگاتێ. بۆیە بەخشین یەکێک لە پرۆژەکانی بریتیە لە دابەشکردنی خۆراک. هەمیشە بە هاوکاری و کۆمەچەکانی ئێوە ئەگەڕێن و هەر جارە و 100 خانەوادە لە شارێک یاخود لە شارۆچکەیەک دڵخۆش دەکەین. وەک بینیتان ئەمڕۆ 100 خانەوادەمان دڵخۆش کرد بەوەی هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست. بۆی پێتان ئەڵێن دەرفەت ماوە لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزاندا هاوکاری و کۆمەچەکانتان چڕ بکەنەوە بۆی ئێمە دەستمان کراوەتر بێ زۆرترین خەڵکانێک بەم چەشنە دڵخۆش بکەین و ئاسوودەیان بکەین. تا پرۆژەیەکتر پێتان شاد دەبینەوە بەخوای گەورەتان نەسپێرین هەشاد و کامران بن خواتان لەگەڵ.